ڕاگەیاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ژێرناوی پێویستی هاوپشتی ئینسانی لە بەرامبەر سناریۆی شکست خواردووی ناکۆکی و دووبەرەکی نانەوە لە ورمێ. ڕۆژی 2 خاکەلێوەی 1404 شاری فرە کولتوری ورمێ شایەتی کۆبوونەوەیەک بوو کە بەڕواڵەت بە بیانووی بۆنەیەکی ئاینی شیعەی تورک زمانەکان ڕێکخرابوو. بەڵام دەستی شاراوای کۆنەپەرستانی ناوچەی ناسیۆنالیستە پانتورکەکان و هاوکاری دەستگای ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە پشتی پەردەی ئەم کۆبوونەوەیەوە بوو. ئەوان هەوڵیان دەدا ئەم ڕووداوە وەک ئامرازێک بۆ پەرەپێدانی گرژی و ناکۆکیە ناسیۆنالیستەکانی نێوان خەڵکی کورد و تورک بەکاربهێنن. ئەم ڕووداوە لە کاتێک ڕوویدا کە تەنها 3 ڕۆژ پێشەوە ڕێوڕسمێکی شکۆداری نەورۆزی بە بەشداری خەڵکی کورد و ژمارەیەک لە تورکەکان و نەتەوەکانی تر لە مەیدانی تیری ورمێ بەڕێوەچوو. ڕێوڕسمێک کە نیشانەی پێکەوە ژیانی ئاشتیانە و هاوبەشیە کولتوریەکان بوو و بچووکترین نیشانەیەک لە دروشمی دووبەرەکی تێیدا نەدەبیندرا. لەسەر ئەم زەمینە کۆمەڵایەتی و پێشینە مێژوویە بوو کە ئازەربایجانیە پێشڕە و پێشکەوتن خوازەکان بە شێوەی بە کۆمەڵ یان تاکە کەسی پیلانگێڕیەکانی ڕژیم و پانتورکەکانیان بە مەبەستی دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی نانەوە مەحکوم کرد و لەسەر پێویستی بەهێزکردنی یەکگرتووی نێوان نەتەوەکانی کورد و تورک جەختیان کردەوە. کەم نەبوون ژمارەی ئەو تورک زمانانەی کە لە ڕێوڕسمی نەورۆزی ئەم ساڵ لە مەیدانی تیری ورمێ دەست لە ناو دەستی کوردەکان شادی و هەڵپەرکێیان کرد. ئەم هاودەنگی و هاوپشتیە لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا لە بەرزترین ئازدا خۆی نیشاندا. ئەم هاوپشتی و هاوخەباتیە نەک هەر نیشانەی خۆڕاگری بوو لە بەرامبەر سیاسەتی سەرکوتگرانەی کۆماری ئیسلامیدا، بەڵکو نیشانیدا کە نەتەوە جیاوازەکان دەتوانن بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازیە مێژوویی زمانی کولتوریە ئاینیەکان و هتت لە پێناویست و داواکاری هاوبەشەکانی وەک ئازادی، دمۆکراسی و یەکسانیدا یەکگرتوو بن. ورمێ سەدان ساڵە وەک شارێکی فرە کولتوری ناسراوە کە تێیدا تورک، کورد، ئەرمەنی، ئاشووری و گروپە نەتەوەیی و ئاینیەکانی دیکە لە پەنای یەکتردا ژیاون. ئەم پێکەوە ژیانەت تەنها خۆی لە بوارە کۆمەڵایەتیەکاندا نابینێتەوە، بەڵکو لە گەلێک بواری تریشدا بە قوڵی ڕەگ و ڕیشەی داکوتەوە. بۆ نمونە بنەماڵە تورک و کوردەکان لە ورمێ دەیان ساڵە بە پێکهێنانی پەیوەندی خزمەتی شوناسی خۆیان لە چوارچێوەیەکی بەدەر لە سنوورە نەتەوەییەکان پێناسە کردووە. ئەمە یەکەم جار نییە کە شاری ورمێ دەبێتە ئامانجی ئەم چەشنە سناریۆی ناکۆکی و دووبەرەکی نانەوە. دوایین نمایشی هەڵبژاردننی مەجلیسی ئیسلامی پەردەیەک بوو لەم سیاسەتە پیلانگێڕانەیە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە کە بە هاوکاری ناڕاستە و خۆی هەندێک لە ناسیۆنالیستە کورتبینەکانی کورد هاتنە سەرشانۆ. لەو کاتەدا لە کوردستان ئەم نمایشی هەڵبژاردنە بە شێوەیەکی بەرفراوان بایکۆت کرابوو و کوردستان بە بەراورد لەگەڵ هەموو ناوچەکانی تری ئێران کەمترین ڕێژەی بەشداری بوو. بەڵام بە پێچەوانی کوردستان نمایشی هەڵبژاردننی ورمێ بە شێوەیەک ئەندازیاری کرا کە لە کۆی 12 نێونەری پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە 7 کەسیان بەڕواڵەت بە زۆرترین ڕێژەی دەنگ بە بەراورد لەگەڵ هەموو ئێران کورد بوون. لە کاتێکدا لە هەڵبژاردنەکانی پێشوودا ئەم ژمارەیە تەنها 3 کەس بوون. ئەم نمایشە پیلانگێڕانەیە بۆ دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی لە نێوان خەڵکی تورک و کورد زمان لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە داڕێژرا بوو. حکوومەتی ئێران هەر لە سەرەتاوە بە کەڵک وەرگرتن لە سیاسەتی هەڵاواردن هەوڵی داوە هاوپشتی دێرینەی نێوان نەتەوەکان لاواز بکات بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە درێژە بە دەسەڵاتدارێتی ناکارامە کۆنەپەرست گەندەڵ و سەرکوتگەری خۆی بدات. لە ورمێ ئەم ئستراتیژیە بە شێوەی پشتیوانی ناڕاستەوخۆ لە ڕەوتە پانتورکەکان و چاو نخواندن لە حانتند و تیژی هاندرانەیان بەرەو پێشچووە. ئەم دووبەرەکی و
ناکۆکیە ساختەی کە ئاماژەی پێکرا، نەک هەر ڕنگدانەوەی سیاسەتی ئاگاهانەی حکوومەتە بە مەبەستی لاوازکردنی یەکگرتووی نەتەوەکانی نیشتەجێی جۆغرافیای ئێران، بەڵکو نیشانەی ڕۆڵی تێکدەرانەی ئەو ڕەوتە ناسیۆنالیستیە توندڕەوانەشە کە بەرژەوەندی خۆیان لەسەرەوەی بەرژەوەندیە گشتیەکانەوە دەبینن. جگە لەمە ناکرێت چاوپۆشی لە سیاسەتە ناسیۆنالیستی و فراوانخوازیەکانی دەوڵەتی تورکیەش بکرێت. دەوڵەتی تورکیا مێژوویەکی دوور و درێژی لە جێبەجێکردنی سیاسەتە نیمچە فاشیستیەکان و دروستکردنی دووبەرەکی لە نێوان نەتەوەکانی نیشتەجێی ئەم ناوچانەدا هەیە. لەم ڕووەوە پانتورکەکان بە پشگیری وڵاتەکانی وەک تورکیە و ئازەربایجان ناسنامەی تورکەکانی ئێران وەک ئامرازێک بۆ بەرەو پێشبردنی ئامانجا ژێئۆپۆلیتیکەکانی خۆیان بەکاردەهێنن. بەڕێکەوت نییە کە دروشمی تەورێز، ورمێ، باکۆ، ئانکارا پەیوەندیتان پیرۆز بێت لە ڕاگەاندنەکانی تورک زمانی ناوچەکەدا ڕنگدانەوەیەکی بەرچاوی هەبوو. بە گوێرەی راپۆرتەکان لە کۆبوونەوەی ڕۆژی 2 خاکە لێوەدا کۆمەڵێک کەس بە هاندانی ناسیۆنالیستە پانتورکەکان و بە هاوکاری دەستگا ئەمنیەکان گۆپاڵ بەدەست و بە دروشمی دژە ناسنامەی کوردی هاتبوونە مەیدان. ئەمە لە کاتێکدایە کە بەڕێوەچوونی ڕێوڕسمی نەورۆز لە هەمان شار تەنها 3 ڕۆژ پێش ئەوە لە کەشێکی زۆر ئارام و بەبێ هیچ پەراوێزێکی ئەمنی بەڕێوەچوو. کۆماری ئیسلامی باش دەزانێت کە ئەم هاوپشتیە بەتایبەت لە ناوچەکانی ڕۆژاوای وڵات کە خەڵکی کورد و تورک، شیعە و سونی لە پەنای یەکتردا دەژین دەتوانێت ببێتە بزوتنەوەیەکی بەهێز و بەربڵاو لە دژی دەسەڵاتی ئیسلامی و پێک هاتە سەرکوتگەر و چەوسێنەرەکەی. لەم ڕووەوە بە ئامرازەکانی وەک پرۆپاگەندەی هەڵاواردنی فیرقەیی واتە شیعە و سونی لە بری تەرکیزکردن لەسەر هاوبەشیە ئینسانیەکان، قەدەغەکردنی فێرکردن و بارهێنان بە زمانی دایک، پشگیری لە گروپە تونڕەوەکانی وەک سەلەفیەکان، ڕەوتە پانتورکەکان و بەکرێگیراوە ناوچەیەکانی کورد بە مەبەستی دروستکردنی دووجەمسەریەکی ساختە هەوڵ دەدات ڕێگری بکات لە شکڵگرتنی یەکگرتوویەکی ئەوتۆی کە لە ئاخێزەکانی چەند ساڵی ڕابردوودا گەلێک جار شایەتی بوون. بەڵام واقعیەت ئەوەیە کە تورکەکان و کوردەکانی ئێران نەک هەر دوژمنی یەکتر نین، بەڵکو قوربانیانی سیستمێکی چەوسێنەر و سەرکوتگەرن کە سەرەتاییترین مافەکانیان پێشێل دەکات. قەیرانەکانی وەک بێکاری بەربڵاو، وشکبوونی دەریاچەی ورمێ، کەمبوونەوەی ئاو، هەڵاواردن و بێبەشیە ژێرخانیەکان بەرۆکی هەردوو لای ئەو نەتەوانەی گرتووە. بۆ نمونە ئاماری بێکاری گەنجان لە شاری تورکنشینی میان دوا و کوردنشینی مەهاباد هەردووکیان بە یەک ڕادا بەرزترن لە ناوەندی وڵات. ئەم هاوبەشیانە بنەمایەکی پتەون بۆ هاوپشتی و هاوخەباتیەکی بەدەر لە چوارچێوەی نەتەوەی. هەروەک لە ئاخێزی ژن ژیان ئازادیدا شایەتی بووین گەنجانی تورک، کورد، بەلوچ، تورکەمان، عەرەب و فارس شان بەشانی یەکتر لە دژی دیکتاتۆری ئاینی وەستانەوە. گەلێک ئەزموونی مێژووی لە پەیوەندیەکانی نێوان گەلانی کورد و تورک لەم ناوچەیەدا سەلمێنەری ئەم ڕاستیەن کە ناکۆکیە نەتەوەییەکان نەک خۆڕسک بەڵکو دروستکراوی ڕەوت و لایەنە بەرژەوەندی خوازەکانن، چ ناوخۆیی و چ دەرەکی. ناسیۆنالیزمی توندڕە و بە پشتگوێ خستنی کلێنە چینایەتیەکان و تەرکیزکردن لەسەر شوناسە نەتەوەییەکان تەنها کۆمەک بە بەردەواممانەوەی سیستمە سەرکوتگەرەکان دەکات. بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ سەناریۆکان بە مەبەستی دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی ئەم دوایانەی ورمێ دەبێت لەسەر ئەم تەوەرانەی خوارەوە پێداگری بکرێت. جەختکردنەوە لەسەر شوناسی ئینسانی هاوبەش و بەرەنگاربوونەوە لەگەڵ سیاسەتە ناسیۆنالیستیەکانی هەردوو لایەن کە ناسنامەی خۆیان بە بانتر، باشتر و پەسەندتر لە ناسنامەکانی دیکە لە قەڵەم دەدەن و مرۆڤە خاوەن ناسنامەکانی دیکە وەک مەترسیەک بۆ سەر ناسنامەی ساختەی خۆیان دەبینن. بەهێزکردنی هاوپشتی دێرینی نێوان تورکەکان و کوردەکان و ناوەند و دامەزراوە مەدەنیە نانەتەوەییەکان و هەروەها گوتاری عەداڵەت تەوەری کۆمەڵایەتی، پێکهێنانی دامەزراوەکانی پێک هاتوو لە نێونەرانی کورد، تورک، ئەرمەنی و نەتەوەکانی دیکە بۆ چارەسەرکردنی کێشە ناوچەییەکان، یەکگرتووی کرێکاران، مامۆستایان و موچەخۆرانی کورد و تورک لە دامەزراوە پیشەییەکاندا
بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ چەوسانەوەی ئابووری. تێکۆشانی هاوبەشی ژنانی تورک و کورد لە دژی پیا و سالاری و یاسا دژە ژنەکانی کۆماری ئیسلامی. ڕووداوەکەی ئەم دوایی ڕومێ هەوڵێکی ناسەرکەوتوو بوو بۆ تێکدانی ئەو پێکەوە ژیانە و دروستکردنی ناکۆکی و دژمنایەتی. بەڵام کاردانەوەی خێرای هاوڵاتیانی وشیاری ئەم شارە نیشانیدا کە خەڵک بە باشی لە تاکتیکەکانی حکوومەت بۆ پێکێنانی دووبەرەکی ئاگادارن. مێژوو سەلماندوویەتی کە هەر کاتێک جەماوەری هاوچارەنووس لەسەر تەوەری ویست و داخوازی هاوبەشەکان یەکگرتوو بوون توانیویانە لە بەرامبەر دیکتاتۆریدا ڕابوەستن. ئێستاش تەنها بە پشتبەستن بە یەکگرتووی مرۆڤەکان بەدەر لە نەتەوە زمان ئاین و ڕەگەز دەتواندرێت بە داهاتوویەک ئومێدوار بین کە تێیدا مرۆڤەکان بەدەر لە زمان جیاوازیە نەتەوەی و کولتوریەکان نەک وەک هەڕەشە بەڵکو وەک گەنجینەیەک لە پێناو بنیاتنانی کۆمەڵگایەکی ئازاد یەکسان و خۆشگوزەراندا بەکارهێنرێت. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر. دووشەممە 4 خاکەلێوەی 1404 بەرامبەر بە 24 2025 زاینی.